الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، لە زنجیرەی باسی فتنەکانی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە ڕاستیە ئەمویست ئەمڕۆ بە یەک وتار باسی دەجال کەم و کۆتایی پێبێنم. هەرچەندێکم کرد و کۆشا نەمتوانی، بۆیە بە چەند حەڵقەیەک باسی فتنەی دەجال ئەکەم و بۆیەش بە درێژی باسی ئەکەم لەبەر ئەم فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کە کردومە بە دەستپێکی ئەم بابەت. ئەفەرمێ لا يخرج الدجال حتى يذهل الناس عن ذكره. دەجال نایەت هەتاوەکو خەڵک بێئاگا ئەبن لە باسکردنی دەجال. باسی دەجال لە ناو خەڵکە نامێنێ، لە بیری ئەکەن، یادی ئەکەن، وشەی دەجال بە حاڵ لە زیهنیانە ئەمێنێ و نامێنێ. ولقل أوشع وحتى تترك الأئمة ذكره على المنابر، حتى وكو أئمة وخطباء وملاكان وان لي باسي ناكن لسر منبر بهي الشوازة ورد لبيري خلق أتشتوا ألو كاتا دجال ديت. بويا ببيوسم زاني بدريجي بشي نسر موضوعي دجال وهمو صفات وشواز ولكوية وشي أكات وهمو كاركاني بدريجي باسك. أم باسا لە ڕاستیە زۆر سوودی هەیە بۆ ئومەت. سەرەتا ئەبێ ئەوە بزانین کە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ إنه سيكون من بعدكم قوم يكذبون بالرجم وبالدجال. بەخوا قومێک لە دوای ئێوە یەت بە هاوڵان ئەڵێ ڕەجم بە درۆ ئەزانن، ئەڵێن مادام ڕەجم لە قورئانە نییە، دەجالیش بە درۆ ئەزانن، بە درۆی ئەخەنەوە. شەفاعەتی پێغەمبەری خوا و شەفاعەتی ئەولیا و پیاوە گەورەکان بە درۆ ئەخەنەوە، عەذابی قەبر بە درۆ ئەخەنەوە. ئەڵێن هەر کەسێک چووە ئاگر هەتا ئیتر نایەتە دەرەوە. ئەمە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە زمانی شیرینی هاتووە دەرەوە. ئیمامی ئەحمەد بۆمانی ڕیوایەتەکە هەموو ئەمانە هاتوونەتە دی. ئێستا لەناو موسڵمانانە فیرقە هەن بڕوایان بە دەجال نییە، فیرقە هەن بڕوایان بە عەذابی قەبر نییە، فیرقە هەن بڕوایان بە شەفاعەت نییە. سبحان الله، كأنما ملهمی ئەم ئومەتە چاوی لە ئومەتەکەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرمێ لكل نبي ملهم. هەموو پێغەمبەرێک کەسێک هەیە لە پەنایە کە ئیلهامی بۆ دێ، چۆن ئەم وەحی بۆ دێ ئەو ئیلهامی بۆیە. عومەر ملهمی ئومەتەکەی منە. عومەر ئەو کەسەیە کە وەکو ئیلهام شتی پێ ئەوتر. رحمتي خوالا محوي كاتك أفرمي كأول الثانية وثاني شرف يا بلو كان. بس إمامي أبو بكر وعمر كأفرمي أول ثانية، إمامي أبو بكر ثانية اثنين إذ هما في الغار أو صفتك يأتي ثاني شرف يا بلو كان. ثاني كإمام عمر شرفي أو بلو كان يتشك خوشويس فرميتي لو كان نبي بعدي لكان عمر. ئەگەر پێغەمبەرێ لە دوای من بەهاتە عومەر ئەبوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. کەوابوو ئەبێ قەومێک دروست بن بڕوایان بە دەجال نەبێت. بۆیە گرنگە ئێمە ئەم باسانی دەجالکە. طبعا موضوعی دەجال لە زۆر فەرمایشتی صحیحی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم هاتووە. هەرچ کەس بە خزمەتی کتێبە صحیحەکان دابنیشێ دەیان یا بگرە بڵێم سەدان ڕیوایەت ئەبینێت و ئەدۆزێتەوە کە باسی دەجال ئەکە، کە خۆشەویستمان صلی الله عليه وسلم زۆر بە طول و تەفسیلی ئەم مەسئلەی دەجالی بۆ ئێمە باس کردووە. لەمەش گرنگتر بۆچی ئێمە ئەم باسە ئەکەین لەم کاتە؟ چەند دەرسێکنەوە پێشتر باسی فتنەی خەواریجم بۆ کردن، وە صفاتەکانی خەواریجم بۆ کردن. خەواریجی ئەم ئومەتە چۆنن چین؟ أجمع خدمة فرمايشتك ويا موسر درسك أفرمي يخرج قوم من قبل المشرق يقرؤون القرآن لا يجاوز تراقيه. قوم لا مشرق وبياء بن لا عراق قرآن خوێنن قورآن
لقريان تجاوزناك كلما قطع قرن نشأ قرن هر جارێک کۆمەڵێکیان لێ بنبڕ ئەکرێن کۆمەڵێکتریان سەر هەڵەدەن لە ڕوایەتێکە ئەفەرمێ 20 جار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم کەلیمەی دووبارە کردەوە وتی هەر لیان ئەکوژێن و قەتعیان ئەکەن و نان هێڵن هەم سەر هەڵەدەنەوە کە ئەو فکرە متەشەدیدەیە کە هەموو ئومەتی پێ کافرە و هیچیشی بە هیچ نابێت بە حیاتی لەسەر زەویە بستێزەی نابێتە ساحێبی كلما خۆیان دروست ئەکەن چۆن لە زمانی ئیمامی عەلی لە نەهڕەوانە فەوتان لە شوێنێکی لە بەدرێژای مێژویان زۆر توڵ و تەفسیلە لە سەرهەڵدان و کەوتن سەرهەڵدان و کەوتن لە ئاخیرە ئەمە گرنگە ئەفەرمێ حتى يخرج في بقيتهم الدجال هەتاوەکو لەناو ئەما و پێڕی ئەمانە دەجال سەردەر ئەهێنێ هەندێک فەرمایشتمان هەیە ئەفەرمێ دەجال یەهودیە لێرەژە فەرمێ لەناو خەواریجە سەردەرێنێ عولەما چۆن تەوفیقیەکە ئەفەرمون کاتێک کە دەجال هات هەرچی خەواریجی ئەم ئومەتێ شوێنیەکە هەمویان ئەو متەشەدیدینەی کە لە سنووری ئەهلی سوننە تەجاوزەکەن و خۆیان پێ باشترە هەمویان شوێن دەجالەکە بۆیە زۆر گرنگە ئێمە بابەتی دەجال بە وریایی مامەڵەی لەگەڵاکەین و بیخوێنەوە دیراسەی پێش ئەوەی بچینە سەر باسی دەجال پێویستە بزانین پێش دەجال چی ڕوو ئەدا لەم سەر زەویە ئایا ئێستا کاتی ئەوەیە دەجال بێت چونکە بەڕاستی زیادە ڕەوی ئەکرێت لە هەندێ کەسایەتی زۆر گەورەی جیهانی ئیسلامیشە حتا کە باسی ئەوەکەن لە حەزاتێ ماوە دەرچوونی دەجال و هاتنی دەجال و تێکچوونی جیهان هەندێ ڕیوایەت هەیە لە خزمەتیا ئەوەستین کە پێش ئەوەی دەجال بێ ئەبێ ئەم حاڵەتانە ببینین یەکەم لا تقوم الساعة حتى يبعث دجالون كذابون پێش ڕۆژی قیامەت ڕۆژی قیامەت نایە هەتا کۆمەڵێ دەجالی درۆزنیان یەکدانە نا زۆر لە ڕوایەتێکە باسی حەفتا ئەکا لە ڕوایەتێکە باسی سی ئەکا لە ڕوایەتێکە باسی 27 ئەم دەجالانە هەمووی سەر دەرئەهێنن لەسەر زەویە هەر یەکێک لەمانە ئیدعای ئەوە ئەکا کە پێغەمبەرە ئەفەرمون ئەبێ 70 کەس بێن ئیدعای پێغەمبەرایەتی بکەن هەر لە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی پێکرد هەندێک لە زاناکان 30 دانیان ژماردووە هەتا ئێستاش ئەمڕۆ کە ئێمە ئەم واقعە ئێستا تیایان چەند دەجالێکەیە لەسەر زەویە کە ئیدعای پێغەمبەرایەتیەکە هەموو لەحەزەکان کۆمەڵێک و مەجموعەیەک دێن ئیدعای پێغەمبەرایەتیەکە لە هەموو قەومەکانە هاتووە كأنما خۆشەویست صلى الله عليه وسلم چاوی لێیە کە ئەم دەجالانە لە هەموو دنیاوە سەر دەرئێنن هەمووشیان ئیدعای ئەوەکەن ئەڵێن پێغەمبەرین أفرمي خوشويسمان صلى الله عليه وسلم للروايات يكترى إن أمام الدجال سنين خداعة لبيش أوي دجال بي سردر بين كومالي صالية بيش أوي صالة في البازكان شون يكذب فيها الصادق كسي زور رازقو بدرو أخرته ويصدق فيها الكاذب دروزني زور دروزن برازقو دان ويخون فيها الأمين كسيكي زور أمين تيا خيانة أكا يا يخون بخيانة كاردا أن كس أمينك ويؤتمن فيها الخائن كسي خائن بأمين دا أنره طبعا أم كلماتنا أخوينتو الله باسي أمرويا يصدق فيها الكاذب يكذب فيها الصادق يخون فيها الأمين يؤتمن فيها الخائن وإما تشنجر لها البجاردنا خائن لدواي خائنين وهموشي دنجي بيدا تشنجر إما توشي أم هلانا أبيون تكرار أبيتو تشن برواك النفري وانا دروي كردوها رحايت شو كتشي دروي أخيرا كاوما بروي بيك داي باشكو أم جار الراسك كامي زور دروزنا بياني بلا معاشا كان همو خلي جويلي سبحان الله عليه أمره أنفر ما يشتي بيغمري خوا صلى الله عليه وسلم كوتاي أفرمي بيش أو الدجال بي يتكلم فيها الرويبضة الرويبضة قصة زورة كانت يا رويبضة كين أي خوشي صلى الله عليه وآله وسلم كومالي فاسقا ورد فاسق يتكلم في أمر العامة قصة لقصي هموش تيكا أكا
لە هەموو شتێکە ئیتر ئەوانە بنە دەمڕاستی ئەم ئومەت. واتە عولەما ئەهلی حەل و عەقد ئەمە نامێنێ ڕۆی بێڵە قسە ئەکەن لە عوموری عامەی موسڵمانانیشە حتى ئەمانە هەمووی پێش ئەوەی دەجال بێ ئەمانە ڕوو بدەن. هەندێکی ڕوویدا و هەندێکی چاوەڕێک. خۆشەویستمان ئەفەرمێ إن قبل خروج الدجال 3 سنوات شداد يصيب الناس فيها جوع شديد. أفرمي 3 ساڵ لە پێش دەجالایەت خەڵک زۆر برسیەتی ڕوویتێک. ئەم 3 ساڵە ساڵی یەکەمیان يأمر الله السماء في السنة الأولى أن تحبس ثلث مطرها. خوا أمرك آسمان يقل سرسي باراند أو صالة بارن واتتشني باران باریوە بیکە بە 3 بەشەوە ساڵی یەکەم 1 بەشی نابارێ و ئەمر ئەکا بە زەوی کە سولثی نەباتەکانی خۆی ڕاگری. بەسەر ئەم ئومەتایەت ساڵی یەکەم رب العالمین ئەمر ئەکا کە ئاسمان 1 لەسەر 3 بارانی خۆی ئەگرێتەوە، زەویش 1 لەسەر 3 بەرهەمی خۆی نادا، سەوز ناکە 1 لەسەر 3 بەرهەمی خۆی. ساڵی دووهەم باران 2 لەسەر 3 ئەگرێتەوە، خوا ئەمری پێ ئەکا 2 لەسەر 3 زەویش هیچ شتێک سەوز ناکە. ساڵی سێهەم 1 قەترە باران نابارێ و 1 گێر سەوز نابێ پێش هاتنی دەجال. واتە مەجاعە و برسیەتێکی زۆر سەخت ڕوو ئەکە. خۆشەویستمان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ نەک ئەمە گژوگیا نامێنێ حتى فلا تبقى ذات ظلف إلا هلكت إلا ما شاء الله. ولما دو تعبيريان بو أما كردو بو أم فرماشت أفرمي يك مرو بزنو مانغا وأمانة هيتشي نامني أو كإنسان إسفادي لأكا حتى بلا وركاني هيتشي نامني هرهم ولا دس أدا إلا أوانا بك أخوائي بمينته ولا سرزوية كمينيكي زور كم. هندي علماء وين فرموا هنديك فرمانا والله أو كمينيج نامنته وسك إلا ما شاء الله، يعني إلى ما شاء الله حتى أخوا وستها باللوانا دنكي نامن. لم كاتا للروايات اخترها توها هاولان رويان كردا بيغمبري خوا صلى الله عليه وسلم متيان أي المال خير أي باشي ما تشي بكين أجر ما نشت هالقرين بأوروجة تشي هالقرين تشي مالك وكينو يعني سروتو سامان تشي كوكينو أي باشا أو زرعات النمينة أو أي ألطون إسفادي نبي أي تشي بكين يعني لو روجة. فرموي خوشويسمان لو روايتان ئەگەر غوڵام و گەنجێک زۆر ئازابێ لەو ڕۆژە ئەتوانێ یوسقی ئەهلەه ئەلماء، ئەتوانێ هەر چۆنە بێ کەمێ ئاو ئامادەکە بۆ ماڵ و مناڵێک. و ئەمە الطعام فەلەیس، ئەی خواردن بە هیچ شێوازێ دەستیان ناکەوێت. وتیان ئەی چی بخۆن، یعنی چی ئەخۆین چی بکەین؟ فەرمووی التەسبیح والتەکبیر والتەهلیل. خەڵکی موسڵمان لەو کاتە هیچی دەست ناکە، شتی حەڵاڵە هەر دەست ناکە. ئەهلی دین بە ذیکر خۆیان تێرەکەن. سبحان الله، الله أكبر، لا إله إلا الله. ئەم سێ ذیکرە تێریانەکە. بۆیە شڕاحی حەدیثە فەرموون ئەم سێ ذیکرە زۆر بکەن، بۆی زمانتان ڕابێ، مناڵەکانتان فێرکەن لەسەری، بۆی ڕابێن نەبادا بکەوین ناو فتنەی دەجالەوە لە بری خواردن ئەبێ ئەم ذیکرانە بخوێنین و بخۆین. کەسی ئیماندار وەڵاهی کاتێک کە ذیکرەکان ئەخوێنێت چۆن کەسێکی برسی هێشتا تێر نەبوو هەر ئەخوا، ئەویش هەر ذیکرەکان ئەخوێنێت و تێر نابێت لە ذیکرەکان. سبحان الله، پاک و بێگەردی بۆ تۆ ئەی ئیلاهی. الله ئەکبەر، تۆ لە هەموو شت گەورەترینی و لە هەموو گەورەکان گەورەترینی. لا إله إلا الله، هیچ پەرستراوێک نییە کە من سەری بۆ نەویکەم إلا تۆ نەبی یا رب العالمین. لە کۆتایی ئەو فەرمایشتە علامەتێکی ترمان بۆ باسەکار لە پێش هاتنی دەجال ئەفەرمێ العرب يومئذ قليل. عەرەب لەو ڕۆژە زۆر کەمن. باشە چۆن ئەی ئەم دەوڵەتە عەرەبیانە چیان لێ چۆن ئەبێت؟ ئایا لە شەڕ و کوشتاران نامێنن؟ ئایا بەڵا یە بەسەریان نام؟
مهم خۆشەویستمان فەرموویەتی العرب يومئذ قليل بە دڵنیاییەوە ئەبێ عەرەب لەو ڕۆژە زۆر کەم بن. فەرمایشتێکی تر ئەفەرمێ يخرج الدجال في نقص من الدنيا لە ڕووی مادیەوە خەڵک زۆر زۆر ضعیف بووە وخفة من الدين دینداری زۆر لاواز بووە وسوء ذات البين ئیمانداران بینیان تۆکمە نییە زۆر شپرزە بینیان وەکو برا ناژین پێکەوە شپرزن لەگەڵ یەکترە. لە ڕوایەتێکی ئیمامی ئەحمەدە هاتووە ئەفەرمێ وئیدبار من علم کورە پشتیان لە علم کردووە هەر گوێ ناگرن لە علم خەریکی علم نابن شتی تر مەشغوڵیان نەکەن. هەموو ئەمانە لە پێش دەستی دەجالەوە پێش ئەوەی دەجال بێ. ڕوایەتێکی تر ئەفەرمێ عمران و بەیت المەقدس ئاوەدانکردنەوەی بەیت المەقدس فەلەستین خەراب و یەثریب کە ئەوێ ئاوەدان کرایەوە تعمیر کرا تەرتیب کرا یەثریب شارەکەی خۆشەویست مەدینە شاری پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ ئەوێ تێکەچی خەراب و یەثریب وخەراب و یەثریب خروج الملحمة ئەگەر هاتو یەثریب تێک چوو وەزعی مەلحەمەی گەورە جەنگی گەورە لە نێوان طبعا مەلحەمەی گەورە لە ڕوایەتەکانە ڕۆژێک بە تەفسیل باسی ئەکەین ئینشاءالله هەموو ئومەتان کۆ ئەبنەوە بە تایبەتی سێ فکرەکە کە عەرزم کردوون یەهود و نەسارا و موسڵمانان مەلحەمەی کوبرا لە بینیانە ڕوو ئەدا و موسڵمانان سەرکەوتوو ئەبن و دواتر بە سوڵح لەگەڵ ڕۆما کۆتایی پێ ئەویش ئەو کاتە ئەبێ کە ڕۆمیێن سووریا داگیر ئەکەن بە تایبەتی دابق شوێنەکە لە ناو سووریا داگیر ئەکرێت لە ڕوایەتێکە عەمالیق داگیر ئەکرێت لە ڕوایەتێکە دابق داگیر ئەکرێت. ئەفەرمێ هەتاوەکو مەلحەمە ڕوونەدا دەجال نایەت اینجا کاتێک کە مەلحەمە ڕوویدا فەتحی قوستنطینیە ئەبێ ئەستەمبوڵی ئەمڕۆ ئیسلامبوڵی ئەمڕۆ ئێستا موسڵمانی تێ ڕۆم داگیری ئەکات کۆتایی پێ ئەم شێوازەی ئێستا نامێنێ گەورەترین وڵاتی جیهان و جوانترین وڵاتی جیهان ئەبێ کۆتایی پێ بێ ئەکەوێتە دەستی کافران و بێدینان موسڵمانان بۆ جاری دووهەم ئازادی ئەکەنەوە. ئەفەرمێ وەفتح قوستنطینیە خروج الدەجال کاتێک کە فتحی قوستنطینیە کرایەوە ئیسلامبوڵ جارێکتر ڕزگار کرایەوە چۆن محەممەد فاتح ڕزگاری کردەوە ئەفەرمێ ئەلەو کاتە ئیتر دەجال سەر دەرئەهێنەوێتە دەرەوە حتا ئەفەرمێ لە ڕوایەتەکە ئەو موسڵمانانەی کە لەوێ فتحەکەیان کردو زۆر دڵخۆشن بە فتحەکە کە ئەڵێن دەجال هاتووە وەزەهێنن لە هەرچی غەنیمەت و شتۆ بەجێ ئێهێڵان ڕائەکەنەوە بۆ لای ماڵ و مناڵی خۆیان بۆی ماڵ و مناڵیان دەجال نەیفوتێن چونکە دەجال کە دێت یەهودەکان هەموو شوێنی ئەکەون بە تەفسیل باسی ئەکەین دواتر ژنان زۆر زۆر شوێنی ئەکەون لە ڕوایەتێکە ئەفەرمێ وەڵڵاهی کەسی ئیماندار لەو ڕۆژە بۆی خێزان و مناڵەکانی شوێن نەکەن تایبەت ئافرەتەکان ئەبەستنەوە بۆی شوێنی دەجال نەکەون ئەگەر نە هەمویان شوێنی دەجالەکەون. لە ڕوایەتێکی ترە ئەفەرمێ جەزیرەی عەرەب فتح ئەکرێ فارس فتح ئەکرێتەوە جارێکی تر مسلمانان زاڵە بنەوە بەسەریە ڕۆم جارێکی تر مسلمانان زاڵە بنەوە بەسەریە اینجا مەسەلەی دەجالیەت و جەنگی دەجال و کۆبوونەوەی مسلمانان و دواتر زاڵبوونی مسلمانان بەسەر دەجالە. حەدیثێکمان هەیە تەفسیلاتی زۆرە حەدیثی جەساسە بە تەفسیل کاتێ باسی ئەکەین مەسئلەیەک باسەکە بەلامەوە زۆر گرنگە ئەفەرمێت دەجال نایێت هەتاوەکو بەحری تەبەریە یا بوحەیرە بەحرە بچکۆلەی تەبەریە وشک نەکە بەحری تەبەریە کەوتوتە کوێوە بەشێکی قەراخێکی ئیسرائیلە سووریا ئەردەن بەحرەکە چەندێک ئەبێ 13 کیلۆمەتر پانیەکەیەتی 13 کیلۆمەتر قوڵایەکەی 49 مەتر ئاوی تایە لە ساڵی 2003 وردە جەزیرەی تیا دەرەکەوێت چکە ئەوەکە دا ئەبەزێ 49 مەتر نەما هاتە خوارەوە بۆ 39 مەتر و بۆ کەمتر ئێستا چەند جەزیرەیەکی تیا دەرکەوت ئەفەرمێت دەجال نایە هەتاوەکو ئەو وشک نەکە زۆر کێشە هەبووە لە مێژووە لەسەر مەسەلەی تەبەریە ئێستا لە هەندێکی ناپێوتێ تەبەریە لە هەندێک شوێنە تەبەریە حەزەکەم ئەو لاوانە خۆیان لەو یوتیوب ئەوانە سیرکەن
یان لە گۆگڵا لێ بدەن تەبەریە سیرکەن چەنێ گەورە بۆچی لێ هاتووە ئێستا ئینسان سامەکە کە ئەیبینێ لە حەدیثی جەساسەکە لە صحیح مسلمە هاتووە فەرمێ تەبەریە وشکەکات و دەجال سەردەرێن لە ئەسفەهان وڵاتی ئێرانەوە سەردەرهێن تەسەور کە کاتێک کە سەیری ئەم فەرمایشتە ئەەکەی باشە خۆشەویستمان صلی الله عليه وسلم پێش ئەم هەمە ساڵە ئیشارەتی داوە بەمە ئێستا ئاوەکە کەمەکە ئێستا ئەگەر عەرەب بهێڵن ئیسرائیل وشکیەکە چونکە ئێستا یەک لەسەر چواری ئاوی هەموو ئیسرائیل لە تەبەریەوە ڕائەکێشێت و ئەبرێتە ناو ئیسرائیل هەر کاتێ وڵاتی ئیسرائیل گەورەتر ئەبێ ئاوی زۆرتری ئەوێ زۆرتر ڕائەکێش نەتیجە تەبەریە کۆتایی پێێت و وشکە بێت ئەم ئاوە زۆرە ئەم بوحەیرە گەورەیە کە ئەیبینی سەرت سوڕەمێنێ ئەو بوحەیرە چۆن وشکەکە بەڵام خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمێتی وشکەکە هەندێک لە شوڕاحی حەدیث وتویانە تەبەریە لە دوای هاتنی دەجال وشکەکە بەڵام بەپێی ڕیوایەتەکەی جەساسە بێ لە صحیح مسلمە پێش هاتنی دەجال تەبەریە وشکەکات ئینجا دەجال سەردەرئێن خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ سێ فتنەی زۆر گەورە ڕوو ئەکاتە ئەم ئومەتە هەر کەس لەم سیانە ڕزگاری بوو فەقەد نەجا یەکەم فتنەیان مەوتی مردنی من فتنەیەکی زۆر گەورەیە زۆر کەس لە ڕێ لا ئەدا دووەمیان وەفاتی خەلیفە مەزلومەکە و کوشتنی خەلیفە مەزلومەکە کە عوسمانە کە ئەفەرمێ لەسەر حەق ئەمێنێتەوە ئامادەیە نەفسی خۆی بکاتە فیداکاری لە پێناوی حەقا ئەفەرمێ ئەو فتنەی دووهەمە بۆ ئەم ئومەتە فتنەی سێهەمی ئەم ئومەتە کە زۆر گەورەیە فتنەی دەجال ئەفەرمێ لە یەکەما دەرەچی لە دووەما دەرەچی جاری وایە لە سێهەمە دەرناچی سێهەم ئەگەر تایە دەرچووی نەجاحەتێنا فەقەد نەجا خۆشەویستمان کۆتا قسەم لە خزمەتتانە و کۆتا ڕیوایەت ئەفەرمێ لەو کاتەی خوا ئادەمی خەلق کردووە هەتاوەکو ئەخیری زەمان فتنەیە نایە بەسەر ئەم ئومەتە گەورەتر بێت لە دەجال گەورەترین فتنەی ئەم ئومەتە دەجالەکە ڕوو ئەکاتە ئەم ئومەتە و ئەم ئومەتە چاوەڕێیەک باسکردنی دەجال و هوشیاری موسڵمانان تێیە زەمانە بۆ دوورکەوتنەوەی ئەو فتنە لەم ئومەتە نزیک نەبوونی ئەو فتنەیە لەم ئومەتە تەسەوورکەن ئێمە هەنگاوەکان بەرەو کوێ ئەڕۆین وردە وردە بەرەو ئەم فتنانە ئەڕۆین چۆن ئامادەیی ئەەکەین چۆن لە دەجال پارێزراو ئەبین دەجال چۆنە ڕەنگی شێوازی کوێ داگیرەکە کێ شوێنی ئەکەوێ جێشەکەی لە کوێ کو ئەبێتەوە بەرەو کوێ ئەڕوا هەر لە ئێستەوە ئیستعدادی ئیمان بۆ مواجهەی یا ئەهلی ئیمان بۆ مواجهەی دەجال چیە و چۆنە لە دەرسەکانی ترا لە خزمەتانە ئەبم داوامە لە ذاتی پاکی پەروەردگار لەسەر جەم گوناهەکانمان ببورێ یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لەسەر جەم گوناهەکانمان ببورە یا ربی خوایە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە لە فتنەی دەجال بمان پارێزە خوایە لە فتنەی دەجال بمان پارێزە یا ربی خوایە خۆمان و ماڵ و مناڵ و ئەولادمان یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە فتنەی دەجال بپارێزە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت قبوڵمان کە بە عەبدەکانی خۆت قبوڵمان کە ڕەزامەندی خۆت بەسەرمانە دا ببارێنە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت بە بەزەی خۆت لەگەڵ ئەم عەبدانی خۆتا بجوڵێرەوە یا رب العالمین یا ربی خوایە ئێمە لەبەر خاتی تۆ بە ڕۆژوو بووین بەخوا پەروەردگارە لەبەر خاتی تۆ تەڕاویحمان کرد خوایە تۆ خۆت شاهیدی لەبەر خاتی تۆ لە خزمەتی قورئانە دانیشتین لەم مانگە پیرۆزە خوایە تۆ خۆت شاهیدی ذیکرمان خوێن دوعامان کرد یا ئیلاهی هەموو ئەمانە ئەگەرچی کرچ و کاڵ بن ئەگەرچی دڵێکی لاواز کردبێتی یا ئیلاهی هەمویان بەرزەکەینەوە بۆ لای تۆ لەگەڵ هاوار بۆ ڕەحمەتی تۆ یا خوایە لێمان قبوڵکە یا رب العالمین یا ربی خوایە داوات لێ ئەکەین سڵاوی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت تۆ زۆر دەوڵەمەند و ئێمە زۆر هەژار دنیای کێشە و گرفتمان هەیە یا ئیلاهی کێشە و گرفتەکانمان بۆ لای جەنابی تۆ بەرز ئەکەینەوە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی و ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت گرفتەکانمان چارەسەرکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین برحمة وكرمي خوت ببزي خوت أو من بحال مال مالدارك أو من بمنال خوء منالي بعطاك
ئەومان خۆیان بێ بەشە لە جوانەکانی مناڵ یا ئیلاهی بە ڕەحمەتی خۆت مناڵی پێ عەتاکە یا رب العالمین. خوایە ئەومان مناڵی هەیە مناڵەکانی پارێزراوکە مناڵەکانی ساڵحکە لە فیتنەکان مناڵەکان بپارێزە یا رب العالمین. یا ربی خوای گیان ئەومان قەرزارە قەری سەرشانی سووکە پەروەردگارە ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیادکە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە تایبەت ئەو نەخۆشانەی داوایان لێکردوون و هانایان بە گونەهبارانی وەکو ئێمە هێناوە یا ئیلاهی شیفایان بۆ بنێرە یا رب العالمین. یا ربی خوایە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە خوای هەر کەسەمان گرفتاری گوناهێ بۆ ناتوانێت لێ ڕزگار بێ یا ئیلاهی ڕزگارمان کە یا ئیلاهی ڕزگارمان کە لە گەوزاوی گوناهەکان. خوای گیان ئێمە زەلیلی ناو گوناهەکان بوون یا ئیلاهی بەخوا هانایەکنی هانای بۆ بێنین تەنها تۆ نەبی یا ئیلاهی ڕزگارمان کە یا رب العالمین. یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بە کەڕەمی خۆت دوعاکانمان گیراکە یا رب العالمین. لە گوناهی دایک و باوکمان ببوورە یا ئەکرەم الئەکرەمین، لە گوناهی براو خوشەکانمان ببوورە، لە گوناهی خێزان و مناڵمان ببوورە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببوورە، ئەو کەسانەی نوێژێکیان لەم مزگەوتا کردووە و ئەرکێکیان لە مزگەوتا کێشاوە خوایە لە گوناهیان ببوورە. خوایە داوات لێ ئەکەین لە گوناهی مردوەکانمان ببوورە. یا ئیلاهی مردوویەکی زۆری ئومەتەکەی پێغەمبەری خوا هەن صلی الله عليه وسلم بەخوا پەروەردگارە چاوەڕێی دوعایەکەن و خزمەکانیشیان لە بیریان کردوون. یا ئیلاهی ئێمە لێرەوە ئەپاڕێنەوە لە تۆ یا ئیلاهی بە گەورەی و کەڕەمی خۆت بە حورمەتی ئەم مانگە ڕەمەزانە ئارامی بەسەر گۆڕەکانیانە ببارێنە. ئیلاهی داوات لێ ئەکەین ڕەحمەت و بەزەی بەسەرمانە ببارێنە لەو کاتەی ڕۆحمان دەرئەچێ لەم ژیانە. خوای بمان گێڕە لەو عەبدانەی بەشایەتمانەوە بە حزوری تۆ ئەگەنەوە یا رب العالمین. خوای لەو کاتەی بە تاقی تەنها لە گۆڕێکی تارا بەجێمان ئەهێڵن یا ئیلاهی ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە. خوایە لە کاتی بێکەسیمانە هەر تۆمان هەی یا ئیلاهی ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ئیلاهی لەو کاتەی کە پرسیارەکانمان لێ ئەکرێت خوای بمان گێڕە لەو عەبدانەی بە زمانێکی سادقانە جواب ئەدەنەوە. یا ئیلاهی بەخوا ئەگەرچی گوناهمان زۆر بێ یا ئیلاهی دڵمان پڕە لە خۆشەویستی تۆ، دڵمان پڕە لە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەخوا پەروەردگارە هیچ ئیحسانێکمان نەبێ تەنها ئەوەندە نەبێ کە حەز بە حاکمیەتی دینەکەی تۆ ئەکەین. یا ئیلاهی ئەمان هەموو ئەکەینە وەسیلە لە بەردەم دیوانی تۆیە. ڕەحمەت و بەزەی بەسەرمانە ببارێنە لەو ڕۆژانەی کە زیندوو ئەبینەوە. خوای بمان گێڕە لەو عەبدانەی لەژێر سێبەری عەرشی تۆیان. خوای بمان گێڕە لەو عەبدانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە چاوی ڕزاوە سەیریان ئەکات و پێ ئەکەنێ بەرامبەریان. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە ئومەتی ڕەسوڵ الله حسابمان کە بە شوێن کەوتەی ئەو قبوڵمان کە لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان. خوای ئەگەرچی گوناهبارین بەر شەفاعەتی خۆشەویستمان بخە صلی الله عليه وسلم. یا ئیلاهی ئێمە زمانمان کولە لە دوعایە نازانین چۆن بپاڕێنەوە بلاڵێنەوە بە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەپاڕێنەوە. خوایە هەر چاکەیەک ئەو خۆشەویستەمان داوای لێ کردووی یا ربی خوایە لە هەموو عمریا ئێمەش داوات لێ ئەکەین و پێمان عەتاک. هەر خراپەی ئەو خۆشەویستەمان پەنای پێگرتووی لە هەموو عمریا ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا رب العالمین. خوای ئێمە لە زەمەنی فیتنەکانە ئەژین تو گەورەی خۆت لە فیتنەکانمان پارێز، تو گەورەی خۆت فیتنە مەخەرە ناو دینمانەوە. خوای مسلمانان لە جیهانە لە زیلەتێکی زۆر گەوران. یا ئیلاهی هانایەکمان نییە تەنها تۆ نەبی. خوای داوات لێ ئەکەین و لێت ئەپاڕێنەوە. هانا بۆ لای تۆ ئێنین، هانای زەعیفی ئەم ئومەتە بۆ لای تۆ بەرزەکەین. یا ئیلاهی سجنەکان پڕە لە مسلمانان، هەتکی حورمەتی مسلمانان لە جیهانە ئەکرێ. یا ئیلاهی حورمەتی کتێبەکەی تۆ ناگیرێ. یا ئیلاهی خوای ئەم عەبدانە هاتوونەتە ماڵەکەی تۆ. یا ئیلاهی دوعاکانیان قبوڵ کە. ادعوا الله وأنتم موقنون بالإجابة.
آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لقناهي من شوء وجبوري خوالي من قبولك.